کاسبکاران و پیشەوەرانی بازاڕی سلێمانی ئومێد و هیوایان لەسەر سەرکردایەتی نوێیە تا ئاوەڕی جدی لەبار و گوزەرانی ژیانیان بداتەوە وە خۆشیان ئاماژەی بۆ دەکەن یەکێتی هەڵقوڵاوی ناو جەماوەرە. ئەم ڕۆژکاتی ئەوەیە لە ڕێی ئەم سەرکردایەتیە نوێیەوە هەرچی دەکرێت و لە توانادا دەبێت کار بکرێت لە پێناو باشکردنی ژیان و گوزەرانی چینی کاسبکاران و پیشەوەراندا. ئێمە وەکو کاسبکارانی ناو شاری سلێمانی پەیامی ئێمە بۆ ئەو بەرابەڕێزانەی کە لە قۆناغی نوێ لە قۆناغێکی نوێ کە تەشیلەیەکی نوێیان کردووە هیوادارین لە جێگەی ئومێد و هیوا و ئاواتی گەنجی ئەم شارە بن. داوامان وایە لە هاوسەرۆکی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوڕێ لە گەنجان و لە کاسبکارانی ناو شاری سلێمانی بدەنەوانێ و وەکو هەمیشەیی یەکێتی نیشتیمانی هەمیشە ئاوڕی داوەتەوە بەلای فەقیر و هەژار و کاسبکارانی ناو شاری سلێمانی و ئەمە وەکو کاسبکاری سلێمانی وەکو پیشەوەران داوا لە سەرکردایەتی نوێ دەکەین بەڕاستی لەمە هەیکە لە جوانە کە بێنە پێشەوە بە ناو کاسبکار. لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاسبکاران و پیشەوەران لە شاری سلێمانی ڕووی دەمیان دەکەنە سەرکردایەتی نوێ و داوایان لێ دەکەن. سەرکردایەتی نوێ پێویستە لەسەر هەمان بڕیار و ڕاستپاردەی مام درێژە بەکاری سیاسی و ڕێکخراوەیی و مەدەنی خۆی بدات تا لەو ڕێگەیەوە هیوا و ئامانجەکانیان کە دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆیان و ماڵ و منداڵەکانیانە دەستەبەر بکرێت، چونکە لە ڕابردوودا تەنها یەکێتی و ڕابەرەکەی بووە هەوڵی باشکردنی ژیان و خەمخۆری ئەم چینە دیارەی نێو کۆمەڵگە بووە. ئێمە خۆشحاڵین بە هاتنە پێشوەیەم جیهە تازەی سەرکردایەتی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە خۆشحاڵین بە هاتنیان، ئینشەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین، بەس داواکارین ئیش و کاریان بۆ ئەوە بێ ئینشەڵا هەوڵ بن بۆ بژێوی هاوڵاتیان بەرەو پێش بەرن، ئینشەڵا وەزعی خەڵک بەرەو باشی بەرن. وە کاسبکاران و چینی فەقیر پەیامی ئەومان پێ بۆ ئەم چینە تازەی کە هاتوونەتە ناو یەکێتیەوانە بە خوێنێکی گەرم و بە دڵێکی فراوانەوە و داوامان ئەوەیە بێنە ناو فەقیر هۆژار هاوکاری کاسبکار بن بە تایبەتی پیشەوەرانی ناو بازار. ئێمە وەکو چینی کاسبکاران داوا لە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین ئاو ڕێکمان لێ بەرەوە بە تایبەتی لە دەستگەڕەکان و کاسبکاران یادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو لایە پیرۆز بێ. ساڵیادی دامەزراندنی یەکێتی لە ئانوساتێکدا بەرز ڕادەگیرێت، هەرچی کوردستان و عێراق و جیهانیشە ڕوبەڕووی چەندین پێشاتی نوێی سیاسی و ئابووری بۆتەوە. بۆیە یەکێتی لە هەموو کات زیاتر داوا دەکات و هیوا دەخوازێت گشت پارت و لایەنە سیاسیەکانی هەرێم کێشە و ململانە سیاسیەکان وەلاوە بنێن و دەست لە ناو دەست بیر لە ڕێگە چارەی نوێ بکرێتەوە تا هاوڵاتیانی ئەم هەرێمە لەم قەیرانە ئابووریە سەختە دەرباز بکرێت و هەوڵی باشکردنی بژێوی هاوڵاتیان و موچەخۆرانی ئەم هەرێمە بدرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی. لە سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا دیدیەر بۆرخاڵتەر بۆ سەرۆک کۆماری عێراق جەلال تاڵەبانی 6/2/2014 بێرن. جەنابی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق بەغداد. جەناب حکوومەتی سویسرا شۆک بوو بە پەلامارە تازەکە لە بەغدا کە بۆ هۆی کوشتن و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە نێو کۆمەڵێک لە دەستگا و شوێنەکاندا وەزارەتی کاروباری دەرەوەش کرا بۆ ئامانج وەکو یەکێک لە سومبلی دەستگا و بنکەکانی دیبلۆماتی حکوومەتەکەتان. وەکو سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا و سەرۆکی بەشی دەرەوەی وڵات ئەمەوێت بە ناوی سویسراوە بەقوڵی هاوسۆزی و هاوخەمی خۆم دەرببڕم بۆ حکوومەتەکەت و خێزانی قوربانیەکان. حکوومەتی سویسرا بە توندی ئیدانەی ئەم پەلامارە کێر و خوێناویەی سەر وڵاتەکەتانەکات بە هیواین و چاوەڕوانین کە تاوانبارەکان بدرێن بە یاسا. ئەمەوێ دەم دەرفەتە بقۆزمەوە بۆ دەربڕینی هاوبەشیمان لەگەڵ حکوومەتەکەتان بۆ بەدەستێنانی یاسایش و ئاشتی بەردەوام. سویسرا بەردەوام دەبێت بۆ یارمەتیدانی هاوڵە نێودەوڵەتیەکان لە دژی تیرۆریزم. دیدیەر بۆرخاڵتەر سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا.
بینەرانی بەڕێز جاری تر سڵاوتان لێبێت لە 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەفتە یادێک ڕێکخراوە ئەمڕۆ لە هەفتە یادەکە تەرخان کراوە بۆ بەرزڕاکردنی خەبات و قوربانیدانی زیندانەیانی سیاسی و پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەر بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بەڕێز شوان مغاقی سکرتێری پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەرمان لەگەڵا کاکشوان ئەم کاتێ باش دروشمێکە بوو لە ناو هێزی پێشمەرگی کوردستانە کەم بژی و کاڵ بژی ئەم دروشمە لە چیەوە هاتب سەرەتا سەری ڕێز و وەفا هەم بۆ سەرکردەی نەبەر هۆم بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مام جەلال دادەنێرم لێرەوە و سەری ڕێز و وەفا بۆ سەرجەم شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردستان دادەنوێرم دیارە لەم ساڵیادەیە حەزەکەم باسی ئەو دروشما و هەم باسی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم باسی کەمەدامەکانی سەنگەر کە چۆن خەباتیان کردووەوە چۆن تێکەشەوان بۆ بلێتەکەیان ئەم دروشما لە دروشمەکەەوە هاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامەزراوە وا دامەزرا کە دوای ئەو کسەی کە ساڵی 1970 کە بەسەر میلەتەکەمانە هات یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەروتینێکی تازەوە هاتەوە مەیدان بۆ خەبات بۆ تێکۆشان بۆ چیری چەساوە بۆ کرێکار بۆ جوتیار وا دامەزرا کە دروشمێکە بوو کە لەم یادەیە سەری ڕێز و وەفا بۆ خاڵەشەها بوو کاگەنۆر و ئەواندا دەنەوێنم کە ئەمانە لە سژنا کەمژیان کەڵژیانیان بۆ ئەم دروشمیان هەڵبژار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتانە ئەم هەواڵانە لە زیندانا بوون و بە حەقەت وەعزیان زۆر خراپ بوو و ڕۆژانە برادەرەکانیان لە زیندانا تەنزیمە کردەوە ڕێخستەکانیان زیینوە کردەوە و ئەو دروشمەشیان کردبوو بە دروشمێک کە بوو بە دروشمێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان کاروانی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوانە دەست پێ ئەکات و بەداخەوە تاکو ئێستاش ئێمە لە قۆناغی بەرگریان بینیمان لەم ساڵانەی دوایشدا لە شەڕی داعشە چەنەها شەیدی ترمانە وەکو کورد و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاکشوان قسەیەک لەسەر شەهیدە زیندۆکان بکەین شەهیدە زیندۆکان کەم ئەندامانی سەنگەر من پێم خۆشە وەکو سکرتێری کۆمەڵەکە ئەم کۆمەڵەمان پێ بناسیێنیت و باسێکی ئەم شەهیدە زیندوانەمان بۆ بکەین سەرەتا من زۆر سپاسی ئەو هەواڵانە ئاکەم کە ئەم بیرۆکەیان هات بەگوێیەوە کە ئەم بیرۆکەیان هەڵبژار بۆ کۆمەڵی پێشمان کەم بەدامەکانی سەگەر کە کۆمەڵی هەواڵ بوون کە لە سەرەتاوە ئەم ڕێکخراوەیان دروست کرد ئەم ڕێکخراوە دیارە خۆی لەوەیە بینێتەوە کە خزمەتی ئەو هەواڵە تێکۆشەرانە بکە کە هەم لە شاخەوە تاکو ئێستا کە لە پێناوی بیلەتەکەیانە ئەندامێکی جەستەیان بەخشیوە کە جەنابی مام جەلال یادی بەخێر بێ ئەو نازناوە ئەو نازناوی بەسەرمانە بڕیکەوە پێیوتین ئێوە شەهیدی زیندون فعلا وایە چکە وایە ئەو برادرانە شەهید بوون چونەتە شوێنی خۆیان بەڵام هەر ڕۆژە لە ڕۆژان ئەو هەباڵانەی ئێمە کە ئەوەی کە قاچێکی نییە ئەوە چاوێکی نیە ئەوەی کە ئەندامێکی جەستەی بەخشیوە هەر ڕۆژانە مردنیەکە هەم یەکەم ئازارەکەی لە کۆڵ نابێتەوە و هەم بریدەکەشی پێوەی دیارە ڕەنگە وەکو ئینسانێک نامرتاح بێ بەوە بەڵام خۆش برینی شەهیدەکانیشمان کەم نەبن ئەوانەی کە لە دڵ و دەروونمانان یەکەم ئەو شەیدانە بەڵێ ئەوانە هەواڵی ئێمە بوون تێکۆشەری ئێمە بوون بە حەقەت ئێمە ئێستا ئەگەر لە ڕاستیەک تا بێ ئەمە جێگرەوەی ئەوانی چکەمە پێماڵە شەیدانی زیندوو لەبەرەوە ئێمە دەبێت زیاتر وەکو کۆمەڵی پێشمە کەمەدامەکانی سەنگەر وەکو پێشمەی کەمەدامی سەنگەر زیاتر لە خزمەتی کەسوکاریان نابین و لە خزمەتی کوڕ کچەکانیان نابین بۆی بتوانین زیاترەوە کەم ڕێکخراوە خزمەتی شەیدانیش کۆمەڵەکەی ئێوە بەتەنها بڵێن پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەخۆ ئەگرێ یان خزمەت بە هەموو پێشمەرگەکانی ترەکان بەداخەوەڵای بە حەزمانە کرد بە حەقات چکە کاوتی پێشمەرگە هەموو پێشمەرگاگرێتەوە کەوتێ کەمەدامی سەنگەر هەموو کەمەدامی سەنگەرەکرێتەوە کەوتێ شەهید هەموو شەیدانەکرێتەوە بەڵام بەداخە خۆ دەزانێت ئەو زروف و زمانی کە هاتۆ تا ئاراوەتە ئەم دەقێش ئێمە نەمانتوانی وەکو پێویست وەکو پێویست هەموو کەمەدامان لە شێر چەترێکی دروشمێکە کۆ بکەینەوە کە نای بنەی شەیدی زیندوو یا نای بنەی ڕێکخراوی کە لەبەرەوە ئێمە
خۆمان بە بەختەوە زانانی و خۆشمان بەسەر بەرز زانانی هەر خۆمەم سکرتارێتەکەم و هەم بەسولەقەکانیشم کە توانی وانە ئێمە تەنها بەداخۆم قسەیەکە لێرەوەکەم لە ساڵی دای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە تەنها برادرانی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵانی چکە ئەوان ئەوان ڕێکخراوێکیان هەیە بناوی شیدانی زیندۆ بەڵامیدا ئێمە سۆشیالیست شوێعی کۆمەڵی ئیسلامی هەموو حیزبەکانمان لەگەڵا حیزبانەی شۆڕشان کردووە لە شاخ بڵە چۆن ئەو حیزبانەی کە هێزی پێشمەرگیان هەبووە لە شاخ بوون لەگەڵتانە ئەوانەی کە هێزی پێشمەرگیان هەبێ لە کوردستان هەموو حیزبەکانمان لەگەڵەتەنا برادرانی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵانی زۆر ئەگەر پێکەوە بوونە باشتر نبوو زۆرمان محاولە کردووە هەرتوو لاژمان لە لای بەڕێزکە قوبات جێگەی سەرکی حکومەت یاداشێکمان نووسیوە کە ئێمە بتوانین ئەم دوو ڕێکخراوە یەک بگرینەوە بەڵام داوای پاکسازیێکیان لێکردین لێ ناشارمە لە ناو هەردوو ڕێکخراوەکە هەبی ئەمە هەم برادرانی پارتی دموکراتی کوردستان ڕێگە کۆمەڵی خەڵکی تێکەوتە بێ کۆمەڵێکی ژمارەکە زۆرە کاکشوان ئەو بەس تەنها کۆمەڵێکیان ژمارەکە زۆرە ئەوەی کە باسیەکە پێویستی بە پاکسازیە لە هەموو شوێنێکە ئەوە هەیە بەڵام ڕێگە لای ئێمە کەمتر بێ لە بەرەوەی ئێمە جاری کە لە سەرەتای دروست بنێم کۆمەڵ توانی ومانە پاکسازیە بکەین کە کۆمەڵی خەڵک هەیە کە مەدامی سەنگەر نەبووە لامانداون لەبەرەوەی لە پێشمەرگایەتیە یاساکە شمولی نەکردو بەڵام چۆنتە سەر خانشین و لێ موچەوەرەگرن بڵێ هەنی ئەبێ ئەو کەسانە فعلان پێشمەرگە ببێتن و لە سەنگەرە کەم ئەندام ببێتن ئەگەر ڕاستی دەبێت دەبێت ئەو کەسانە فعلان لە سەنگەرە ئەندامێکی جەستەی بەخشی بێ وەشەر دێ ئەندامە هەردیار بێ ڕەنگە کابرا لە ناوە گوشیلەیەکی لە دەستدا بێ ڕەنگە دەماری قاچی وەستا بێ مهم بۆیە لژنەی تۆبی بتوانێت بڕیارێک بدا کە ڕێژەکە لە سەری پەنجاوە بێ چکە ئەو یاسایی کە دانراوە یاسای ژمارە 34 دابێ هیچ کەمەدابێک ڕێژەکەی لە خوار پەنجاوێک لە خوار پەنجاوە بێ ئەوە شمولی کەمەدابی سەنگەر ناکە ژمارەتان چەنە بێت ئێمە بەعامە و ئەو هەموو حیزبانی کە حساب بەیەکەوەی تقریبان 4240 کەمەدامی سەنگەری 4240 ئەندامی ڕێکخراوەکەتان ئەم ڕێکخراوە لە چەند شاری کوردستانە کار ئەکات و خزمەتەکە بەکەم ئەندامانی سەنگەر ئەم ڕێکخراوە ئێمە لە هەموو شار و شارشکانی کوردستان بارگای لقمان هەیە بۆ نمونە لەبەر وەعز و ظروفی ئێسای کە خۆ دەزانی وەعز و ظروفێکە کە ڕێکخراوەکان نەسریان نەماوە تەنها ئێمە ئابوونەیەکی کەم لە کەمەدامەکانمان وەرەگرین بۆی کە ڕێکخراوەکەمان بە خزمەتی ڕێکخراوەکەمان بکەین و من هەلێژ و حەزەکەم پێشەوە سواسێکی هەم ئیداری گشتی و هەم بەڕێز کاک باڤێڵ کاک لاهور هەموو هەواڵانەی کە فەرماندەی کاک شێخ جەعفەر فەرماندەی گشتی کە هاوکارمان بن بۆ پشتیوانی کەمەندامان جارجار هاوکاریەکمانەکەن بۆی بتوانین ئیدامەی مقڕ و بارەکەکانمان بن مقڕ و بارەکەکانیشمان جاران دە 12 لقمان هەبوو بەڵام ئێستا بۆ ئەم وەسەوە کەممان کردوێتەوە بەخمور و بادینان و هەولێرمان کردو بە یەک مقڕ یەک بارەگامان هەیە ئەویش لە هەولێرە سۆران بارەگایەکمان هەیە ناو سۆران لە ڕانی و قەڵاتزێمان کردو بە یەک لق سلەیمانی لێرە مقڕمان هەیە شارباژێر و دوکانمان کردو بە یەک ئەویش بارەگاکەی لە سلەیمانیە کۆیە بارەگامان هەیە لە کەرکک ناو کەرکک خۆشمان بینامان بۆ دروست کردوون بارەگایەکمان هەیە چەمچەماڵ و مەنتیقەی چەمچەماڵ لەوێش هەر بارەگایەکمان هەیە لە شارە زۆریش ناو هەڵەبجە لە گەرمیاریش لە کەلار بەڵێ ئەم ڕێکخراوە پێش ئەم بارودۆخە بەداخۆ بارودۆخێکی ئابووری سەخت ڕوو لە هەرێمی کوردستان کردوم چەند ساڵی دوایی پێشتر ئێوە چی هاوکاریەکتان ئەکردن ئەنی ئەو ئانەی کە ئەبوون بە ئەندام لای ئێوە چۆن کارتان بۆ کردن چی خزمەت گوزاریەکتان پێشکەشەکردن ئێ بۆ کوڕێکخراوەکە بڵێم بۆکو لە 100 توانی بێتمان خزمەت بەکەمە دامان بکەین ڕێگە خزمەت گوزارەکانتان چی ئەومان نەکرد بێ بەڵام لە ڕووی ڕێکخراوەکانیکەوە لە ڕووی ڕێکخراوەکانیکەوە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی هەم مەکتەبی سیاسی هەم فەرماندەیی لێرە دووبارەیەکەوە هەم بەڕێز کاک شێخ جەعفەر کە زۆر پشتیوانمان بوو هەم لە وەزارەت و هەم لە هێزەکانی هەفتە شتمان زۆر بۆ کەمەدامان کردو پێشم وەزی کە هاتوتە ئاراوی چێک لەوانەکە ئێ بە تواریوان ئەم ڕێکخراوە بە دنیا بناسیێنی هەم بۆی بزان کە کۆمەڵی پێشناسانەن داسادەکەوەیە کە لەمە کۆنگرەمان بەستووە دوای کۆنگرەی تر سەرداری هەموو ڕێکخراوەکانمان کردو تومانە ئێمە ڕێکخراوێک هەیە بە تایبەتی ئەوە لەبیر دەچێت بە تایبەتی جەنابی مام جەلال جارێک چووی لە خزمەتی داوای هاوکاریمان لێ کرد وتیوە هەقە سنووقێکتان هەبێ و هەقا لە منەوە دەست پێ بکەن تێقە لە منەوە دەست پێ بکەن چکە ئێوە لە پێداوی بیلەتەکەتانە
ئەدابێکی جەستتان بەخشیوە لە دزی و لە ڕاوڕوو تاواتان لێ ناتەوە وتی حەقە لە منەوە دەست پێ بکەن هەتاکو گاتە ئاخر دەوڵەمەنی ئەم شارە حەقە پێی بڵێ کاکەوە نەمانەوە بۆ کۆمەڵەکە وتیەوە مەریەکەم کەس من دەست پێشکەریەکەم کە ئەو سەردەمە 50 ملیۆنیا پێمان بۆ کۆمەڵەکەمان وتی حەقە ئێوە وابن داوا شەرم نەکەن داوا لە هەموو کەسێ بکەن کە هاوکاری ڕێکخراوەکەتان بکە بۆیە هەر لەو سەردەمەوە ئێمە خەڵک زۆر هاوکاری کرد خەڵک نا بەڵام حیزبەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هاوکاری کردی وەکو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و هێزەکانی هەفتا و ماڵی جەناوی جەلالیش هەم دادەهێڕوانش بەڵام ئێمە ڕێکخراوەکەمان بە حەقەت هەم سەرەتا چکەیە بەسەر بە هێزەکانی هەفتین و هەم هێزەکانی هەفتاش خۆ دەزانین سەر بە وەزارەتی پێشمەرگەی هەر کتابێکمان کرد بێ لە ڕێگەی هێزەکانی هەفتاوە کردمانە بۆ ڕۆمبەرێکێک لەوارە کە پێویستمان بە هەچ کەمەندامێکە بێ بۆ چارەسەر لە ڕێگەی هێزەکانی هەفتاوە کتابمان کردو بۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەش لوچنەیەکی تۆپی پێکێناوەکەم هەواڵە پێویستی بەوەنە پارەیە فعلا لە ئەنجومەنی وەزیران ئەو سەردەما کە کاک عیماد و کاعمەر و ئەوان لێ بوون هاوکاریان کردین بۆی کە کەمەدامەکانمان بنێرین بۆ دەرەوەی وڵات هەم دووسێوە جۆژمان ناردۆ بۆ ئێران هەر بە ڕێگەی وەزارەتی پێشمەرگە و هەم بەڕێی داهاتی کۆمەڵەکەمانەوە لە ئێستا چەند کەم ئەندامی سەنگەر پێویستیان بەوەیە کە چۆنڵە چارەسەر وەرگن ئەگەر ڕاستی دەوێت کە مەدامەکان خۆ دەزانی هەندێکیان بەرەو تەمەدا ڕۆن لە زۆر فەژا خۆ دەزانی زۆربەی کە مەدامەکان بەشگەل لەوەی کەوا برینارن تووشی نەخۆشی شەکرە و زەخت و ئانە بوون لەبەرەوە زۆربەی کە مەدامەکانمان ڕەنگە لەم زورفەیە ڕەنگە لە سەدا لە 15 پێویستیان بۆەوە هەبێکە ماگانە علاجیان بۆ بکڕنەوە پێویستەکانی خۆیان ڕەنگە ماگی بای هیوا هەیە بای 300,000 400,000 ڕەنگە هەتا 500,000ش بڕوە کەوا ماگانای دا بە علاجەکانی خۆی لەبەر زۆر کەمەندامان پێویستی بەوە هەیە کەوا بە حەقەت ماگانە لە شوێنێک هەم هێزەکانی هەفتە هەم و هەچەند خەستەخانەی شۆڕ زۆر سپاسیانەکەم ئەوم لەبیر دەچێ زۆر هاوکارمان بوون بە تایبەتی لە کاتی ئەم نەخۆشیە بە حەقەت کۆمەکێکی باشیان کردین یا ڕۆژێک مقابلەیەکیان کردین کەوا بتوانین ڕقەمی هەموو کەمەدامانیان بینێ مایەک هینەکەیان حەبوو عیلاج و شتەکانیان بە خۆڕایی بدەنێەوەش بە حەقەت دەستکەوتێکی باش بۆ هەم لێرەوە لە کەناڵەکەی و سپاسێکم کەەوە کاک شۆن لە زۆربەی وڵاتان ئەوانەی کە وەکو ئێوە تێکۆشەری دێرینن ئەمانە کارتێکیان هەیە لە هەموو شوێنەکان تەنان لە بازاڕشە داشکاندنیان بۆ ئەکرێت ئێوە بۆ کارتان بۆ ئەمە نەکردووە لە هیچ نەبێت لە داوم دەستگاکانی حکوومەتە کار ئاسانیتان بۆ بکرێت لە زۆربەی ئەو خزمەت گوزارانەی کە هەیە داشکاندنتان بۆ بکرێت و ئێوە هەمیشە لە پێشەوە بن بۆ خزمەت کرد ئێمە من خۆم ئەوروپان بینیوە سەردانی ئەوروپاشم کردو زۆر جار چۆن بۆ شوێنەکارکەوە بزانم ئەم ڕێکخراوانە بە تایبەتی و قودەمانەی کە وەختی خۆی کە خەباتیان کردو لە بە تایبەتی من لە باوەیە زابتێکی فەڕەنسیم بینی قسە لەگەڵا کردوتەمەوانەی کەەوە لە جێشی حربی عالەمی یەکەم و دوو هەما چیتان بۆ کردوون ئەوانە لەگەڵ ئێمە فەرقی جیاوازی زۆرە ئێمە یاساکانیان چییە جیاوازەکانی ئەوان لە سەرەتایەوە کە دروست بوون کە بوون بە ڕێکخراونا بڵین لە سەرەتاوە کە چۆتە بەری جەنگەوە باگانە شتێکیان لێ سەنون باگانە لە معاشەکەیان شتێکیان لێ بڕیون بۆ ئەگەر نوخسان بوون لە ئاخریە بتوانن لەو پارەیە هەموو شتێک بۆ سەربازەکانیان بکەین بەڵام بەداخۆ لە وڵاتی ئێمە تاسەوە ئەوە نەبووە بەڵام ئێمە یاسایەکمانەی پێڵی یاسای ژمارە 34 لە زاڵی 2007 ئەم یاسایە دامەزرا و هەم پەرلەمان بڕیایی لەسەردا و هەم ئەنجومەنی وەزیران قەرایی لەسەردا بەڵام زۆر بەداخەوە تاکو ئێستا هیچ بڕگەیەک لەو بڕکانە کە جەبەجێ نەکراوە کە کۆمەڵی بڕگەی باشی تیا بۆ کەمەدا ئەرکی ئێوە نییە وەکو ڕێکخراوەکە بە دووادات چون بکەن و پێداگری بکەن لەسەر جێبەجێکردنی نەوە وەکو ڕێکخراوەکە دڵیا دەکەم لە دەرگای هەموو هەواڵێکی خۆمەمان داوە لە دەرگای مەکتەبی سیاسیمان داوە هێزەکانی هەفتە ڕەنگە دەیان جار کتابیان بۆ کردبێتین و هەج ئەندام پەرلەمانێکیش کە چوو بێتە ئەوێ هی هەموو حیزبەکان هی هەموو حیزبەکان داوامان لێ کردوون کە ئەمەمان بۆ جێبەجێکەن بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوەی ئەگەر تەنها چەند خاڵێکی لەو یاسای بمان جێبەجێکەن کە بەزانی سەرگەت پێویستی بە هیچ شتێک نییە بەڵێ ئێستا سەرکردایەتی نوێی یەکێتی پلان و پرۆژەی نوێ هەیە ئێوە چی داواکاریەکتان لە سەرکردایەتی نوێ یەکێتی هەیە سەرکردایەتی نوێ ینی چی ئومێدێکتان پێ سەرکردایەتی نوێ من هەر لێرەوە پیرۆزباییان لێ یەکەم لە هەموو حیزبێکی دنیاە دەبێ خەڵک بیت لەوە بکاتەوە نێوبوونەوە شتێکی باشە ئەگەر هەچ حیزب و ڕێکخراوێکە نێبوونەوەی نەبێت
ئەوە سەرکەوتو نابێت لەبەرەوەی من ئەم نێبینەوە بە شتێکی باشە زانم و لێ پیرۆزبایی لە هەردوو سەرکردە کاک لاهور و کاک باڤێڵەکەم و سپاسی یەک بەیەکی هەردووکیانەکەم و بۆ هەم لێرە دەستخۆشی لە هەموو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تازاکەم هەر لێرە پەیامەکەشمانەوەی هەم بە نووسراویش داومانە بە پێیان کەەوە بتوانن لە دوایەمە یەکجاری یەکەم شت ئەومان بۆ نووسیون یەک ڕێزی ناوماڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لای کەمەندامانی سەنگەر خەتێکی سوورە چکە خۆ دەزانی لە زۆربەی ناخۆشیەکانی ناویشتی نیشتیمانی کوردستانە ئێمە هێڵێکی سوورماندانابوو بۆ مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەگەرمانەوە لەمە بتەرازی ئێمە دیسانینەوە بەر دەرگاکەتان و ناڵێنەمە درۆزی ئەم جارش بۆ سەرکردایەتینەوە هەمان هەڵوێستمانە بێ پیان دەڵێن یەک ڕێزی ناوماڵیەکێتی نیشتیمانی کوردستان لە سەر ژیانی ئێمەوەیە چکە گەر یەک ڕێزی ناوماڵیەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو تەبایی نەبوو لایەکێتی نیشتیمانی کوردستانە منیش ناتوانم پرۆژەکانم تەقدیمی مەکتەبی سیاسی و حکوومەتەکەم بکەم لەبەرەوە من لێرەوە بە ناوی هەموو کەمەندامانی سەنگەرەوە بە ناوی سکرتارێتەوە پیان دەڵێم یەک ڕێزی ناوماڵیەکێتی نیشتیمانی کوردستان بۆم دوو سەرۆکە گەنجە لە هەموو شتێ مهمترە دوای یەکەم داواکاریشمانەوە یەکە بۆ پێشمانوتون بە تایبەتی جارێ پێش ئێمە کەسوکاری شەهیدەکان ئاگیان لە کەسوکاری شەهیدەکان بێ پێش ئێمە ئاگیان لەو کەسانە بێت کە لێمان عاجز بوون چوونەتەوە ماڵی خۆیان ئەوانەمان بۆ ئاشکەنەوە ئەوانە بەچی ئاشتەکرێنەوە ئەوانە تەنها ئەمڕۆ تۆ بە قسەی خۆش دوو قسەی خۆش لەگەڵ منا بکەی منیشم نایە لە یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی ژەدوای کەسوکاری شەهیدەکانی ژەگەر ئەمڕۆ پشی سەرداری ماڵەکانیان بکەین دەستێک بە سەری گوێ مناڵەکانیان نابێنین بچین سەرداری دوو کەمەندامی سەنگەر بکەین کە لەسەر عارەبانەیە یا لەسەر جێگا کەوتووە یا بچین سەردانی دوو هەڤاڵی تێکۆشەری وەفایان بۆ نیشان بکەین جارێکە وەفایان بۆ نیشان بدەینەوە بڵین ئێمە هاتوین ئێوە هیلاک بوون ئێوە مادوو بوون ئێمە هاتوین تەواوکەری ئیشەکەیەوە بین بەڵام هاتوین ئێوە دەست پێ بکەین کە خزمەتان بکەین ئەوە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە و داواشم لە سەرکردایەتی تازە هەیە ئەو خاڵانەی بۆ کەمەندامانی سەنگەر ئەو داواکاریانی کەمەندامانی سەنگەر ئەو داواکاریانی پێشمەرگەی دێرین ئەو داواکاریانی کەسوکاری شەهیدان زیندانی سیاسی ڕێخستە دێرینەکان کە خۆیان پێشتر دەیان جار چوونەتە لایەن تویان ئەم داواکاریانەمان هەیە ئەمە وەعزی حیزبەکەمانە ئەمە وەعزی ڕێکخراوەکەمانە هیوادارم جارێکە بۆوانەیە بچنەوە بۆی بتوانین زیاتر خزمەت بە میلەتەکەمان بکەین زۆر سپاس کاکشوان دەسەکانە خۆش بێت زۆر بەڕێز شوان مغاغی سکرتێری پێشمەرگە کەمەندان بۆکانی سەنگەر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانەوە بوویت بەڵێ بەڕێزان ناوبڕێک و درێژە بە بەرنامەکەمانە دێن هەمێدیمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شێناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شێناگرێ بەرگا کەم نین ئەو چاوانەی کە ڕۆژانە چاوەڕوانیان لێمان هەیە وەگەوەی بوونی تۆ بۆ ژیانی ئەوان گرنگی تایبەتی هەبێت ئێستامان بەرهەمی ڕابردوومانە نووسینەوەی ئەزمون و یادەوەری ساتەکانی ڕابردوو بە نەمری دەیاڵنەوە هەموو ڕۆژێک ژیان بە شێوەیەکی جیاواز خۆی نوێیەکاتەوە کاتێک لە کۆتایی هاتنی کارێک تەواوە بیت
ئەرکێکی تر چاوەڕێ دەکات. بانجام گەیاندنی هەر ئەرکێک خەباتێکە لە پێناو ئەوانی تردا. شۆڕش وا فێری کردوین کە هەمیشە چاومان لە ئاسۆ بێت. بۆ ئەوەی کاروان بەردەوام بێت پێویستە بێوچان لە هەوڵابین. ئەوەی ئەیکەین کەسانێک دوای ئێمە تەواویەکەن. لە دوای نسکۆ شۆڕشی نوێ لەسەر دەستی چەند گەنجێکی خەباتجێر هەڵگیرسایەوە. بەهێز و گوڕێکی تازەوە موژدەی بەردەوامی خەبات و تێکۆشان بەگوێی کۆمەڵانی خەڵکدا درایەوە. مەشغەڵانی ئەمجارەی شۆڕش بڕوای ڕەنجدەران و هەژاران بوو. زیندان و وەشکەنجە پەت و سێدارە سەری پێنەوی نەکردین. کەمبژی و کەڵبژی بووە وێردی سەر زمانی هەمووان. نەسرەوتن تا سەرکەوتن دروشمی شۆڕش و گەل بوو. هاوڕێتی و خۆشەویستی خاک تێکۆشان بۆ ئازادی ئامانجمان بوو. ڕۆژێکی نوێ دەست پێکات. ئەوانەی چاوەڕوانیان لێمان هەیە بە هەستێکی زۆرەوە ڕێز دەنوێنن. مێژومان لە ناو خەباتدا فێریەوەی کردوین کەنەوەی نوێ بۆ ژیانی داهاتووی گەل جێگەی ئومێد بن. پەیاممان تەواوکردنی کاروانی تێکۆشانە و پێنووسەکەمان دەبەخشین بنەوەی نوێ تا بەدیهێنانی ئاواتەکان. بۆ ئایندەیەکی گەشی یەکێتی با جۆش و خۆشی نەوەی نوێ ئاوێتەی ڕەوتی قاڵبووی خەباتمان بێت. بەڵێ بەڕێزان لە تەوری دووەمی بەرنامەکەمان قسە لەسەر پاڵەوانانی زیندانی سیاسی ئەکەین. ئەو کەسانەی کە جەلادەکانی بەعس زۆر جار مانوو ئەبوون لە فەلاقەکردن و تەعزیبدانی ئەم پاڵەوانانە، بەڵام ئەمان سەر برز و سەرکەش بوون. ئەمان ئاعترافیان نەئەکرد. بەشێکیان بەداخەوە هەر لە ناو زیندانە شەهید کران لەژێر لێدانە. هەندێکیان بە پەتی سێدارە شەهید کران و هەندێکیشیان بە موعجیزە ڕزگاریان بوو. ئەمڕۆ یەکێک لەو کەسانەی کە حکمی ئیعدامی درابوو چاوەڕوانی ئەوەیە کرد کە ئەم حکمە جێبەجێ بکرێت، بەڵام بە موعجیزە ڕزگاری بوو. بەڕێز مامۆستا کەمال شاڵیە. مامۆستا کەمال شاڵی یەکێکە لە تێکۆشەرە دیرینەکانی کوردستان و بنەماڵەکەیان بنەماڵەیەکی تێکۆشەرە، هاوڕێی دیرینی جەنابی مام جەلالە. پێمان خۆش بوو لەم بەرنامە بەسەری بکەینەوە. مامۆستام کاتێک باش. زۆر سپاس، زۆر سپاسەکەم بۆی منتان بەسەر کردەوە. زۆر سپاس. مامۆستاگیان من پێم خۆشە بە کورتی ئەگەر باسێکی چۆنێتی گرتنی ئێوە و حکمی ئیعدامی ئێوە بکەین. وەڵای ئێمە لەسەر داوای بەڕێز خوا خۆشبوو ڕەوانشان مام جەلال داوای لێ کردین و لە ڕێگەی کاک پیرۆ تالەبانیەوە پیاوێکی ناوی زەرقام عەبدوڵڵایە بەڵێ ئەندامی سەرکردایەتی باسی سووری بوو. گوایە لە ڕێ ئێمەوە بیگەینە ئەو لەوێ شۆ ئەو بیگەێنێتە تاران لە یەک کۆنگرەیەکی نێودەوڵەتی هەبوو دژی حکوومەتی باسی عێراقی. بەڵێ تر ئێمە ژەڵ ساین بە کارەکانە لەگەڵ برادەرانی ئێرەوە ئەمانە ئەوان برادەرانی دەرەوە یەکدانیان پێوتبووی کە گوایە بیەین بەو کەسێکە لە ئێمە کە ئیجراعاتەکانی ناوشار تەواو بکەین لە ڕێگەی تایبەتیەوە بیگەین ئەو ئەویش بیگەێنێتە کوردستان بە لای بەڕێز مام جەلال. بەڵێ لە ئاکریا بۆمان دەرکەوت ئەم کابرایە ئێستا قوعاویگەن نەماوە لە بەرەوە پیاو بە ناو نەڵێ باشترە. ئەمە تومس لە ژێرەوە پەیوەندێکی لەگەڵ ئیستیخباراتی ئێرە و ئیستیخباراتی عام بە تایبەتی هەبووە کە ئەوان پێزانم ئیستیخباراتی مراقبەی
ئەم جامعاتیانە کردووە ئەمانەی کەیەن بۆ سلەیمانی تر ئێمە تەبعاً ئاگامان لەوە نییە ئێمە بەشدر کە هاتین ئەوان هاتن وانە ئەو شەوە لە ماڵی ئێمە بوون ئیتر لەگەڵ جەماعەت دانیشتبووی گوایە بەیانی کارەکە ئەنجام بدەین کەیتر بەیانی لە مەلابانگان لە دەرگارە دەورمان گیرا بوو تەمەن لە ئیستیخباراتی عام و ئیستیخباراتی ئێرەوە هەر لە ڕێگەی دوای تەمەن ئەمەیان بۆی گەڕاینەوە تەمەن هەر لە پردەکەی قلیاسانەوە تا ماڵی ئێمە لە ئەلبانە ئەوسا هەمووی ئەمە لاولا بە عەسکەر و بە دەبابە گیرا بوو بۆ ئەوەی ئەمە بمان کرد تر ئێمە 5/1/87 بوو ئیتر دەوری ماڵەکەن ئێمە هەمووی گیراین کە گیراین بردیاین ئیستیخباراتی سلەیمانی دوایتر نانێت لێرە چونکە شتەکە نەختێک گەورە بوو لێرە هیچ لێکۆڵینەوەیان لەگەڵا نەکردین لە ئیستیخباراتی ئێرە کە بەرامبەر بە ئێستا لە لای بڵێن ناوشاری سلەیمانی بوو لەوە یەکسەر بە وتمبێل ئێمەیان ڕابێز کرد چین بۆ ئیستیخباراتی کەرکووک لە ئیستیخباراتی کەرکووک هەروە ئەحتیادی پرسیاریان لێ کردین وەمانە وتیان ئەمە کێ هاتەوە وتم من ئەمانە ناناسم کاکپیرۆ دەناسم ئەمان هاتون بۆ معاملەی تیجاری و جاری وشتیوە تەمان ئەوان نەگویان کرد ئینیان نەکرد دوایتر ئێمەیان بە پەلە پڕوزە برد بۆ ئیستیخباراتی عام بۆ معسکەر ڕەشی شەوێ لە معسکەر ڕەشی ماینەوە پاش معسکەر ڕەشی ئێمەیان برد بۆ شعبەی 5 شعبەی 5 پیسترین شعبەیە لە لای لە بینی پردەکەی کازمیە و ئازەمیەیە لە سەر سوچەکەیە ئێمەیان بڕیتە دەستیان کرد بە تحقیقات وشتیوە ئیتر زۆر عەزیەتیان لاین زۆریان کرد ئێمە تەمان من بە تایبەتی نەچووە ژێرباری وی کە ئەمە چێ بۆ ئەومان هەر لەسەر ڕێکەی خۆم مامەوە ئینجا منیان هەڵواسی بە پانکەکەەوە ئەوە جێ دەستەکە بەڵامتر نازانم ئەمە هەمووی دیارنیە ئەمە لێرە هەڵیان واسیم و برینار بوو قەتماغی کردووانە تەقریبەن دووسێ هەڵیان واسیم ئیتر هیچ ئینێکم نەچوومە ژێرەوەی کە ئەمانە لەسەر داوای خوا لێ خۆش بوو مام جەلال بیبین بۆ هیچ نەچوینە ژێرەوە ئێتر تاقیقاتیان لێ کردین زۆر ئەم سێ کەسە تەنها دەستگیر کران تۆ ئێمە حەزەکەی بە ئەوەشمان لە بیر کاکپیرۆ تاالبانی زەرقام عەبدوڵڵا برایەکی ناوی ویسام بوو هیچ شێ خارج کاک سەلام سوبی بوو سوبی خەڵکی ئەویش حەزیە کرد بڕوا لەگەڵەوە ناتوو لەگەڵ کاگازاتمان لەگەڵ و برادەری خۆشەویستی کاکپیرۆت وەروەکو برازاوشتی وای بوو ئەو عێلاقەی بە مۆزوعەکەەوە نەبوو ئەوی ژیرا بەس ئەو لە کاتی لێکۆڵینەوەکە بەریاننا لەگەڵ کوڕێکیش لەگەڵمان بوو نای حەمەڕەشی بوو خەڵکی سیتەک بوو خزمی خۆمان بوو هاتوو بەحسا من یارمەتی بم دار و مار و نەمای بۆ پیاکە و شەوانیش لێ بوون ئەوی سەتۆت بەرکە و گیرا بەڵام دوایی دەرکەوت بەڵاوە هیچ پەیوەندیان بە کێشەکەەوە نەبوو ئێتر پاشانەوە ئێتر ئێمە لە شەمەی 5 کە لە تاحقیقات تەواو بوو تەقریبەن تا من کە ئینکاریم کرد لەگەڵ لە ژوورێکا بووین تەقریبەن ژوورەکە مەترونی و بە مەتر 12 کەسی لێ بوو تر قاچمان لە خستە ناو یەکتە منیان بدە ژوورێکی ئینفرادی کە زۆر هەر ئینکاریم کرد و کە نەچوومە ژێری لە ژوورێکی ئینفرادیدا نام تا تاقیقاتەکان تەواو بوو کە تاقیقەکان تەواو بوو ئێمەیان برد بۆ معمەل لە تەنیشت معمەلی پێڵەنجەیە کە وەختم معمەلی دارتاشی و ئاسنوانە بوو لێ دایان ناین ئەتر لەوێ چاوەڕێی ئەتا یەکێ لە زابتەینەکان وتیان ئێوە بەرەو قەبرستانە ڕۆن ئێوە هەمووتان تەواو بوون تا بە عەرەبی وتی تروحون للقبور جا شعبەی 5 پیسترین شعبە بوو خاصن بۆ کورد کە ئازار و تعزیب و ئەشکەنجە و
ئیانە و ئەنێ تا بلامانە چوینە سەرهین دەست شوێن و ئاودە ینی بەڕاستی هیچ شتێکی کەرامەتی ئینسانی تیانە بوو معاملەکان لەگەڵ هەموو لەگەڵ هەمومان لەگەڵ هەموو زیندان لەگەڵ هەموو زیندانە سیاسیەکان ئیتر پاشان کەین بوو پێش من جارێکیان منیان برد پێشەوە اینجا قەزیەکان جا کردبووە منیان برد بۆ محکەمەی سەورە ئاوات بەندەر و ئەوانە و دوو زابتی لە تەنیشتەوە بوو منیان پێش وابزانام لە مانگی چوارە و 4 تقریبەنە پێش لە مانگی چوارە بوتە لێ منیان برد لەوێ کە چوومە ناو قەفەزەکە هێن وتی ئاوات بەندەر وتی حکومەتی عەدامە دیفاع لە خۆکە منیشت عینەن ئەو جوابەی کە لەوە پێشوتم وتم من هەرەوە بۆ هاتوون بۆینەوە هیچ پەیوەندیەکم بەینەوە نییە بەم قەزیەوە نیە عەلاکوڵین ئیتر دوایی پێی وتم بیبەنە خوارەوە ڕۆیشتم خوارەوە کە چوینە خوارەوە منیان بردەوە بۆ جێگاکەی خۆم پاش چەند ڕۆژێک کاک پیرۆت و کاک غام و ویسام و سەلامیان بان کرد ئەوانیان برد بۆ محکەمە کە بردیان ئیتر نهاتنەوە بۆ لای من ئیتر من لە هینەکانم پرسی ئیتر ئەو سەجانەی کە لە بەردەممان نابوو بازێن لە سەجانیش محتەرەمەن یعنی هەمویان وەکو یەکنینا ئەوە کە بە بەردەم هینەکە ڕۆی بە دەنگی بەرز ناوی هەر چوارانی خوێنەوە ئینجا ئەوانی کە لێم پرسی وتێ وەڵی مامە کەمال عەرەبی تیا بوو کوردی تیا بوو دیوە خوا معنایەوەی ڕۆشتن بۆ ئیعدام قسەکەی وانە بووکم ئیتر من ئاگام لەوان نەماوە ئیتر لە مانگی 6 جاری کەس منیان بردەوە بۆ محکەمە دوایی ئەموتیان بڕۆرەوە بردهاتمەوە عینەن شوێن لە مەحمل بۆ جاری سێم لە مانگی 6 بوو 4 چوون بەسەر مینەکە اینجا پێشەوە حەزەکەم باسیەوە بکەمە گەرمەجالەیە وەڵا بە کورتی بە زۆر وەڵا لە پێشەوەی پچی بۆ محکەمەکە ژووری ئینتزارێ چاوەڕێکی جەماعەتی خەڵکی سلەیمانیم بینی ئەوانە لێرەوە هاتبوون وتم کاکە من کەماشاڵیم ناوە حکومەکەی منی عەدامە چم ئەگەر لە حاڵەتێکان نهاتمەوە ئێرە ئاخر دایمە کە ئەگەری عەدام بیت نایتەوە شوێنە تێگەیشتی ڕۆی بوو وتم ئەگەر نهاتمەوە خەبەر بن بە کاتی مواجهەتان ماڵمان لە فڵانجی قوڵان ناگرێتیان باشە تر کە چوون بە ژووری سەرەوە ئاوات بەندەر خۆی بوو وتی حکومەکە بۆ بە موعەبەت ئیتر تەمەن وەکو ژیانێکی تازە دەست پێ بکەیتەوە من عەدام بوو ئیتر هاتمەوە خوارە بە برادەرەکانم کە زۆر سوپاسان لەگەم ئیتر منیان برد بۆ ئەبوو غەرێب کە لە ئەبوو غەرێب چوینەوە ژووری ئینی پێڵێن ئیستیقبالی پێڵێن لەو کاتا کوڕێکی مەسیحیشمان لەگەڵ بوو ئەوی شار حکومەکەی عەدام بوو ئەلاکوەوە تەفسیل نین بووە چون تەماشاکەم لە کاتی پێش ئیستیقبالەکە 2-3 ڕۆژدا دەنێن ئینجا خەنە ناو سجنەکە کوڕێکە ناوی کاک عومەر بوو لەوێ بوو نازم لەسەر دەمەقاڵێ ناو سجنا شەڕیان بوو هێنابوویان ئەوێ کەوتی نەقسە وتی تۆ ناوچێتم کەماشاڵی کە هاتمتی ماچی وتی کاک کەمال ئەو برادەرانەی کە تۆ ئیعدام بوون ئەوانەیە ئێستا لە سجنان لە خوارەوە ینی من تەمەن ئاگام لەوە نییە ئەوان پێش تۆ پێش من ینی حکمراو دوای حکمی ئیعدامەکان لەسەر لاچوو بوو جاوە باسیەوە بۆکەم ئیتر هات ئەم لاولام ماچ کرد و یعنی وتم وەڵی مژدەکی خۆشە داومەتێ ئیتر پاس 2-3 ڕۆژ منیان بردە خوارەوە ئیتر سەلۆ ڕیشمان هاتووە تەمەنا پیس پۆخەڵ ڕیش درێژ قش درێژ ینی وەزعێکی ناخۆ تەمەن هیچمان لەبەران نەبوو هەموویە جتر هەموو هاتن بە پیرمەوە برادەران هەمویان کاک پیرۆتەوانە و دوم جەماعەتی خەڵکی سلەیمانی ئەوەی کە من یە ناسیەوانە ئیتر دەستیان کرد بە ڕیشتاشین و خۆشتن وانە ئیتر ینی بەڵام وەزعەکەم وەزعێکی تەبیعی نەبوو چونکە ئێمە هیچ خواردنی وایان ناهێنێ لە سجن جاری وە شلەی هینیانێنێ شلەی شێلم ینی تر ئێمە منە نان و چاوشتمە خوارد زۆر خواردنم نەخوارد چکە ترسام لیان
ئیتر پاش ئیتر ئێمە ئیتر حکومەکان بوو وادام ئیتر لێ بووین جا بەڵام تەفاسیلەکەی بۆ کە بۆ بژێرم و حەزەکەمە تاریخیە ئێمە کاک مکەڕم تاالبانی دەورێکی سەرێکی هەبوو لە بەربوونی ئێمە کاک مکەڕم لەگەڵ تاالبانەکان وەکو ئاگە کاک بەتان شاڵی گەورەمان ئەویش دەوری هەبوو بەڵام دەوری کاریگەرەکەی کاک مکەڕم بوو خزمانی تاالبانی و شاڵەکان چوبوونە لای ئەویش سەدامی دەمێ بوو نەبووینی بوو نەخێ ساردی کەوتەوەینانەوە تەلەفۆنێکی بۆ کردبوو تێمێ ببینم تر لە کاتی بینینەکە بۆ بەیانی سەعادە کاک مکەڕمیان بر بۆ قەسی جەمهوری تر کە چۆ لای سەدام حوسێن دانیش بوون قاوەیان دانا کە قاوەکە دانێن لەینی عەرەبە عادەتی ئەوانەکە قاوەکە نەخۆیتەوە نەختێک وەکوهینێکە ینی پیان ناخۆشە ئەویش توی بۆ کاک مکەڕم بۆ قاوەکە ناخۆیتەوە تیوەڵە هاتم بۆ ئیشێک ئەگەر ئیشەکەم بۆ بکەی قاوەخۆمەوە سوپاست دەکەم ئەر ئیشەکەشم بۆ ناکەی هەر سوپاست دەکەم چکە لە وەختی خۆ گرتو ینی پێشوازی و ڕێزی لێگرتم وتی ئیشرە گەهوەتەک ئیشەکە بۆ ئەەکەم قاوەکەی خواردەوە و ئەمانەی دوایی بانی سکرتێرەکەی کرد سکرتێرەکەی ناوەکەی نایەتە قاڵ وتی یەکسەر خۆی بە ئیمزاکۆی مەرسومێکی دەرکرد وتی حکمی ئەدامەکەیان بۆ لا بەمەیکەم بە موەبەت تری ئێمەی کرد و عەرەبەکانیش هەر شمولی کردن ئەوانی شەری هەموو بەڕاستی ئەوانیشی بەرا بەواسەی تەمان ئێمە لێرەوە من سەری ڕێز و وانە بۆ کاک مکەڕم تاالبانی دانێنین چکە پیرمەندێکی کووردە پیاوێکی تێکۆشەرە پیاوێکی ڕاستگۆیە کە ئەو نەبووە ئێمە ئێستا ئەم مقابلەیەمان لەگەڵ جەنابتان ناکەن بێگومان مامۆستا ئەمە وەکو چیرۆکەکە بوو کە باسی کرد وەکو ژیانی خۆ بەڵام ئەوانەی کە لە زیندانە ئەو بینین چی بوون مەسەرەن ئەو پاڵەوانانەی ترکوانەی زیندان کەسە سیاسیانی ترکە بینیوتە وڵە جۆگەی من لێ زیندان سیاسیەکان تا من لە زۆربیان بەتەمەندتر بووین هەموو ڕێزی و احترامیان نەگرتین و ئێمە لەوێ کە چوینەوێ خوا عەفویکەن لەگەڵ کاک ئاسۆی عومەر سوارە و برادری کێ برادرانی پارتیە بەڵام کوڕێکی زۆر ڕێکە پێگونای ئاسۆی عەلی نەجار پیاوی چاک لەگەڵ مەجموعەیەکە شێخ فەتاح و ئەم برادرانی کە لێ من یعنی ئێمە هەوڵمان نا تەبایی و برادری و خۆشەویستی لە ناو زیندانە سیاسیەکانە بکەین بۆی نەبێ بە شەڕی حیزبایەتی و تەسکی حیزبایەتیمانە هەموو جارە پێم وتن کاکە ئێمە لێرین پێویستە یارمەتی یەکتری بین دۆستی یەکتری بین بەعزێ شتی لاوەکی لابین چکەی من لەژێ دەستی ئەم دەسەڵاتین لەبەرەوەی تر ینی بەڵام زیددا لە سیاسی هەموو بەمەوقف بوون هەموو کوڕی تێکۆشەر بوون هەموو ئینسانی چیرۆکێکیان بۆ باس کردووی کە تا ئێستا لە یادەوری تواما بێتەوە هین یەکێک لە زیندانە سیاسەکانی کورد کە لەوێ بیست بێتێ لەوێ بینی بێتێ ئەنی هیچ برادێکمان لێ بوو کاک هەمووی باخەوانی پێڵێنەوە 20 ساڵ حکم بۆ خەڵکی پێنجون بوو پیاوی تێکۆشەر بوو گوایە تیامیان کردبوو بۆی کە گوای یارمەتی خەڵکیە پشێدە دەرەوە ئەوە تاوان من لەگەڵ علاقاتی خۆشەویستی پیاوی تێکۆشەر بوو ئەوە 20 ساڵ حکم بوو دوای لەگەڵ ئێمە بەربوو ئەوە پیاوێکی زۆر تێکۆشەر هەمە باخەوانی پێن خەڵکی باخیشیانە بوو لە بلکیانی تر من زۆر جار لەگەڵ یا دانیشتن و ئەوانەمە بوو بەڵێ مامۆستا ئێمە کاتی بەرنامەکەمان بەرە و کۆتایی ئەڕات من پێم خۆشە لەم بەشی کۆتایی بەرنامەکە وەکو زیندانێکی سیاسی وەکو سیاستمەدارێک وەکو بەردامێکی پێشوی پەرلەمانی کوردستان کەسایەتیەکی دیاری کوردستان چی داواکاریەکە لەسەر کردیاتی یەکێتی هەیە وڵای یەکەم جارمی پیرۆزبایی 45 ساڵەی دامەزرانە یەکێتی نیشتیبانی کوردستانەکەم و پیرۆزبایی لە سەرۆکایەتی ئێستازەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و داوایان لە یەکەم یەکێتی بکەنەوە سەر یەکێتیەکەی جاران یەکێتەکە بکەنەوە سەر یەکێتەکەی جاران یەکێتی جاران پاداشت هەبوو محاسبە هەبوو لێکۆڵینەوە هەبوو وردوشت ینی لە ناو حیزبایەتیە محاسبە هەبوو ینی ڕێگەنێرە خەڵک لەسەر حسابی ملت دەوڵەمەند بێ بەڵام بەداخەوە ئێستاکە بینین تقریبا شتەکەوان نییە ئێمە ئەمانەوە یەکێتی بێتەوە یەکێتی ڕاستەقینەکەی جاران
خۆیان زۆر جار باسیەکەن بێتەوە بە یەکێتی خانە قوڕەکان ئێمە بێ یارمەتی فەقیر و هەژار و کەم دەرامەت بین و من داوایان لێ یەکەم بەڕاستی لەمە دووە بە قوت و بەهێزەوە تەعامل لەگەڵ ئەحزابەکانی کەشا بکەن نەک بەڕاستیاش حزبێ شتێ داواکەەوە ئەمان بڵێن باشن نەخێر مناقشەیەکەین ئەوەی لەگەڵ میلەتان نەبوو لەگەڵ مەسلحەتی میلەتە بوو نایکەین بە تایبەتی زیندانی سیاسی زۆر مەقدورە من خۆم یەکێکم پێویستم بە پارەی زیندان سیاسەکەن یەکەین بەڵام ئێستاکە معاشەکانیان بڕاوە هیوا هەیە فەقیرە هەژارە ئیشی نییە لێرە موچەی هەیە مەڵە 10 ساڵە بەڵام لە بەقا 25 ساڵە من هەیە دووەم لە زمانی کاک بەرهەمە قەرارێ دەرچوو مانگی 11 بزانم پەرلەمانی مسادقەی کرد گوایە زیندان سیاسی ئەو ساکی من حەیەکی 20 میلیۆن دیناریان بنێ ئەوەشیان جێبەجێ نەکرد دووەم بەسەف ئەوان لێ 25 ساڵە لێرە 10 ساڵە ئەوان معاشەکەی دووقاتە مثل خانوون ئەرزیانێنێ خانویان بۆکەن ئەیان نێرن بۆ حەج بۆ نەخۆشیە گەل تەقریت تۆ بیبێ لە سەحساویەوان ئەی نێرن بۆ خارێت بەڕاستی ئەمانەی ئێمە لێرە کەم تەرخە من گلێشم لە کۆمەکەی کۆمەزیدان سیاسیەکانێک کە ناڵم هەڵ لە ساوم بە ئیشی باش هەڵ ساوم بەڵام وەکو پێویست نەبووە جا من لێرەوە داوە لە سەرۆکاتی تازەیەکێتی نیشتیمانی کوردستان لەکەم لەگەڵ دکتۆر بەرهەمان ڕێ بکەون بۆ ئەوەی زیندانە سیاسیەکان بخرێتە سەر بەغا لە بەغا لەگەڵ مستەفا کازمی لەگەڵ ئەمە ڕێ بکەون بۆی ئێمە لەم زیندانە سیاسیەکان لەم مەینەتی ڕزگار بێ کاک بەرهەم دەوری کاریگەری هەیە لەگەڵ هاوسەرۆکایەتی تازە یەکێتی کە من هەمویان کاک باغبڵ و کاک لەور وەکو برازای خۆم سەیرانەکەم حەز ناکەم تووسی شکستی من حەز دەکەم چونکە ئێمە ئەم وەزعیەکەتی کەیستا بینم من زۆرم پێ ناخۆشە لە ئاستی مەسئولیەتانی تا ئەم کاتە تر نازانم لە دوایە سەرکردایەتیان بین ڕێگەیان بین کە ئیش و کارەکانن بەڕێگوی بکەن ئێمەش پاڵپشتیانین جەماوەی یەکێتی زۆرە حزبی شەهیدانە حزبی زیندان سیاسیە حزبی کەمەندامە حزبی پیاوە ڕۆشنبیر و تێکۆشەرەکانە یعنی پێویستە بەڕاستی گۆڕانکاری سەرەکی هەبێت لە تەعامل هەم لەگەڵ ئەحزابەکان هەم بۆ لای خۆی کوردستان من زۆر بەداخەوە کە بینم زۆرم پێ ناخۆشە کە یەکێتی ئەخەنە ڕێزی حیزبەکانی کە لە کەم و کوڕی و لە کەم تەرکەمی و لەوانە نابێ بێ جیاوازیەکە بێ یەکێتی خۆی بەتین کاتەوە گڕوتینێک با بە خۆی پێشخا بێتە ناو جەماوەڕ من زۆر جان پێشم وتن بابەجان ئێوە ئەی سەرۆکایەتی هاوسەرۆکەکان کاکە وەرە ناو خەڵکە وەرە ناو جەماوەڕەوە وەرنە ناو ئایلەکانی پێشمەرگە ئایلەکانی کەمەندام ئایلەی زیندانی لوژنەیە دروستکەن بۆ سەردانیان بۆ هینە شەر نییە پارەیان بۆ بەرە کاکشوانی شەمان قسەی جەنابڵێ زۆربەی زۆری ئەوانە بەستەنها پێویستیان بە بەسەرکردنەوەیان بۆ برن ئێمەش وەکو خەڵکی سلەیمانی مەسە من یەکێکم لەوانە یارمەتیتانم بۆ ئەو سەردانانە بەڵێ ینی خۆ پێویستی بە یارمەتی نییە بەڵام دەسەر سەردانێکی بە گوڵێکی بە کاکە گوڵەکە خۆشمەی کڕم با لەسەر حسابیەوان نەبێ بەڵێ بەڵام خۆشە بەسەرکردنەوە و پێزانین و وەفایەک بەڵێ وەفایەک بەڵێ بێگومان هەمومان چاوەڕوانی سەرکردایەتی نوێی یەکێتی کاری نوێ بکات پێم خۆشە پێشکەوتوو بوون پێم خۆشە سەرکەوتوو بوون پێم خۆشە دان پێدا بگن لەسەر مافەکانی میلەتی کورد هەرچەند لە عێراقیش و لە کوردستانیش مامۆستا کەمان زۆ سپاس کاتمانەمان دەسەکانە خۆش بێ زۆر سپاس کە لەگەڵمانە بوویت بەڵێ بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەکەمان تا بە یەگەیشتن بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ